لە تەوەری دووەمدا دوو خاتوونی کورد دوو خاتوونی ئەم نیشتیمانە میوان من هەردووکیشیان هونەرمەندن. هێرۆ شێخول ئیسلامی شێوەکارە، ژێوار شێخول ئیسلامی هونەرمەندی گۆرانی بێژە خوشکیشن. زۆر بەخێر بێن. خەمەتان پشبی لە کامتانەوە پرسیار لە کامتان کەم لە ژیوار چۆن گۆرێترە زۆر باشە. ژێوارخان هەمیشە جلی کوردی لەبەرایە لە تارانەوە پایتەختی وڵاتی ئێران دەرەکەوی گۆرانی ئەڵیت میوانی دەڕۆم باڵە باسێکی ئەمەم بۆ بکە زەحمەت نییە کارێکی زەحمەت نییە خانمێکی کورد بەو جۆرە هەمیشە دەربکەوێت. جلی کوردی جوانترین جلی کوردیە لە لای من لە دنیا بەت بۆچیە بێ جلی وڵاتانی تر بکەمە بەرە و پێم خۆشە لە هەر شوێنێکدا ڕۆم بە تایبەت لە سفارەتخانەکان کە ڕۆژی ملی هەنەتەوەیک ئەو کشوەرەستا هەمیشە بە جلوبەرگی کوردی هەم خۆم و هەم کچەکان کە فارسن بە جلوبەرگی کوردی خۆیان نیشانە دەرگێ بە موسیقای کوردیش لێیان. باڵە باش هێرۆخان بابێمە لای تۆ کۆمەڵای فۆتۆستۆریت نەخشاندووە داستانی مەموزینی ئەحمەدی خانیە باسێکیەوەم بۆ بکە. ئەم پرۆژەی ئەحمەد خانیە بۆ من فرەجالب بوو تەرجۆمەی دوکتەر شیرزاد بارزانیە کە زەحمەتیان کێشاگە بە فارسی تەرجۆمەیان کردگەسۆ و من فرە ئفتەخارەکەم کە ئەم سیدانە نەقاشیە ناو ئەم کتێبە کوردیە مەمۆزین من بە تەسویر کێشاگمە جۆرێکە کە ئەنگار منیش ئەم کتێومە بە سیدانە تەسویر یانێ ئەحمەد خانی بە سیدانە تەسویر منیش ئەنگار داستانێکم ناو ئەم سیدانە نەقاشیە ئەنجام داگە. بەڵێ ینی با بڵێن ئەو فۆتۆستۆریانە تۆ لەسەر تێکستەکە چۆن بڵێ بە فکرەی خۆت لە کتێبەکەیان نەخشاندوتەوە باڵە باڵە بە ئەی زۆرت پێچوو بۆ ئەنجامدانی ئەو کارە 6 مانگ 6 مانگت باڵە باڵە بە زۆر بە سادەی واڵێ یانی 6 مانگ پێت کەمە نە 6 مانگ وەلی چۆن کاراکتێرەکان مشیای شخصیت سازی بکریایتای مثلا خودم مەم مشای مثلا کاراکتەرێکی بوایتای نەمات ئستەقامەت مثلا عشقی عەجیب کە نسبەت بە زین هەسی بعد ئەوەیە بە زاهر و ڕەنە لیباسەکەی من مشخصم کرد کە ژێ مەم چۆن بێت یازین ڕەن لیباسەکەی سوورە بەخاطرەوە کە ئەو عشق و حەیەجان و ئەو شور و نشاتە مەسەڵەن نیشان بەم ناو تەسویرەکە حەزەکەم پیشانی بینەرەکانی بم ئەمە مەمە ئەمە مەوە باڵە باشە ئێستا هێرۆخان با بڵێن تۆ چ لەسەر چه ئەساسێک بۆ منە فەیسی مەمەد بەو جۆرە کێشاوە. من بەخاطر خودێ ئەدەبیاتەکەی یعنی شعرەکانم کە خوێند و دەک دوکتەر شیرزادە بە یەکەوە مزاکەرەمانە کرد و بە نەتیجە گەین کە مەم ئێژێ ئاوا بێت. باڵە باش پیاوێکی کوردی جان ئەسان پیاوی کووردە بێ وابێ بزەڵێت ئەرێ زۆر کوردانەیە بەڵێ تەرتیبات و شتێ باش حەزەکەم زیاتر باسی بکەیت ئەی بۆ نمونە زین ینی ئەو ئەحساسە لەکوێوە هات زین خۆ بالاخره عاشق مەمەیتر بعد ئەمە زینە ئەرێ ئەمە زین و مەمە کە ئەسڵان لەوان کتێبەکەیشۆ چاپ بوو با حەزەکەم بینەرانیش بیبینن داستانی مەموزین کە من تواو تەلاشم کرد کە تواو کارێکتەرەکانم کتێبە گشتی کوردی بێ. جاوە کاتی خۆشی لێرە کرا درامایەکی زۆر باش لە باشوور کە پێم وابێ و کاتە ماڵ نەبوو دانەنیشێ بە دیاریەوە داستانی مەموزین هەم پیر هەم گەنج هەم لاو هەم خاتونەکان هەر هەمووی
ژێوارخان با بێمەوە لای تۆ باسی ئەوم کەوتم جلی کوردی لەبەرکردنی جلی کوردی ئەو فێربوونی یاخود فێرکردنی ئەو هەموو فێرخوازە بۆ تۆ لە ناو تارانە کارێکی زەحمەت نییە تووشی هیچ ئاستەنگێ نابیتەوە مردم فارس زۆر موسیقای کوردیان پێخۆشە بەڕاستی شاید بێژم 70% موسیقی ئێران لەسەر موسیقای کوردەواریە و شاید من چۆن هەم گۆرانی بێژێکم کە هەم فارسیە خوێنم مەسە مەقاماتی ئێرانی دەرسام هەم کوردی لە کۆنسرتەکانم وەختێ فارسیە خوێنم و مردمە فارسەژن ژیوار کوردیمان بۆ بخۆینە یانە ئەوە یانە پێخۆشترە و ژنێکم کە ڕەچەشکێنم چۆن لە ساڵی 2000 من گروپی ژیوارم دامەرزاند بۆ یەکەمین بار لە شاری سنا ئەوە لە تارانەخە کۆنسرتمان هەبوو بەد لە سنا بۆ یەکەمین جار گروهی ژنانم بردە سەر سەحنا لەسەر ئێستێج وە ئەوە بووە باعثەوە کە لە سنا شاید بێژم فرەترین کۆنسرتی خانمەکان لە ئێرانە لە شاری دوای تاران لە سنە هەتا شای سنە لە تارانیش زۆرترە زۆر گروپی خانمەکان هەیە لێنا خەریکن بەشداریەکەن و نەوازەندەگەرێکی باشمان هەیە لە ناو سنە لە سەقزە لە بۆکان لە مەهاباد بەڕاستی زۆر خۆشحاڵم کە زۆر لەو ژەنیارانەوە ئێستا هەمویان لە ئاستێکی بەرزن لە ژیوار دەستیان پێکرد کە موسیقا لێبن سازی بە موسیقای کوردی من خۆ گۆرانی بێژم بەڵام خۆشم ژەنیاری ئامری ساز ستار لێام بەڵام بەرحاڵ کارەکە کاری کوردیە ئەبێت تۆ ئەو ڕیتم و من حتا هەڵپەڕکیش فێریانەکەم کە بە لەگەڵ ئەو هەست و نەتەوەی کوردستانە فرێتر ئاشنا بن باشە ژێوارخان گۆرانی بێژەوێ گۆرانی بڵێ ئێمەش بەم بەیانی دەمی بەیانی بەڵێ بەس گۆرانی کوردی کوردستانی 24 بەڵێ پێم خۆشە مایکەکەش لە تەنیشتە تا سەوتی هیچ مشکلەیەکی نییە بەڵ ئەتوانیت ئەم گۆرانی کە لە ئەسڵاهین مەقاماتی یارسانە بەڵام من بە شێوەیەکی سۆرانی شێرەکەی شێری مامۆستا جەلالی مەلەکشاس کە کاک ئەرفانی کەنعانیش لە کۆنسرتێکە تەنزیمی کرد و جاوەختە دکتر عەبدوڵڵا جەماڵ سێگێرمش بە ئۆرکێسترای سلێمانیە ئەویش تۆماری کردگا باڵێ و ئینشاءڵڵا دواتر مەسەڵەن بۆ کاری ئۆرکێستراڵە بژنەبێ منێتر خۆبایسە سازمان نییە ئەیخۆینم بۆتان شێوات شیرینەوە گۆڵ منیش بۆ تۆ وەک بۆڵ ئەی دڵدارە جوانەکەم خۆشم ئاوێ پەر بەدڵ ئارێ پەر بەدڵ هەستە باڵات ببینم یاری جوان و شیرینم هەستە بەشنت ببینم یاری جوان و شیرینم لەگەڵ یەکە پێک بێنین دنیای تازە و ژینی جوان ئارێ ژینی جوان شێوات شیری ناوە گۆڵ منیش بۆ تۆ وەک بۆڵ ئەی دڵدارە جوانەکەم خۆشم داوێ پەر بەدڵ ئارێ پەر بەدڵ هەر بژی دەنگە نەرزە ئینشاڵڵا هێرۆخان با بێمەوە لای تۆ بۆ بابەتی کتێبی مەموزین داستانی مەموزین چه پێشنیاری بۆ کردی بۆ ئەو ئەنجامدانی و فۆتۆستۆریان
بەرادەرێکم کاکاسۆ منی بە دکتۆر شیرزاد پیشنهاد کرد و ئەلبەتە چەندان شێوەکار تریش بوون کە ئیترە مەفتەخارە نەسیب من بوو پرسیاری وەکەم لەوانەیە لە ناو کۆمەڵە ئیشا بە تایبەت ئیشەکانی تۆ هەڵژێر ئەمە بووە ئفتەخارێ بۆ من نەسیب من بوو کە کتێبێ بەم مهمیە کتێبەکان کوردەواریە من ئەم تەسویرگەریە ئەنجام بم هەر بژیت ژێوارخان وەڵی دەنگە زۆر خۆشە ماشەڵە جا حەزەکەم ئەوە من ماڵاوی لە بینەرانەکەم تۆش ڕاستەوخۆ گۆرانێکی ترمان بۆ بڵێ و ئیتر کۆتاییە خایشەکەم زۆر زۆر بەخێر بێن دووبارە هەر بژین ئامادەبوونتان لێرە بۆ ئێمە جێگەی شانازی بۆ حتمما بەیانیش ئەو کتێوە ڕوونەماییە کردێت لە وەزارەتی ڕۆشنبیریە ئینشەڵڵا دۆسەکان بتوانن بێن کتێبە ببینن حتما بەڕێزان لەگەڵ ئەم دوو خاتونە هونەرمەندە ئەم دوو خوشکە کووردە کۆتایی بە بەیانی 24 ئەمڕۆیەنین بەڵام حتمما بە گۆرانیەکی جوانی خات و ژێوار فەرموو لە دەردوایەخ میهنەتی فرقەت گەلێ لەم هایە لە بێزارم گەلێ لەم ژینە بێزارم تۆ گۆرە و خۆم گوڵایە من بێدی ناخ تۆ گۆرە و خۆم گوڵایە من بێدی ناخ بێدی ناخ بێدی ناخ هەوەندە جودەکە ناڵی کە ناڵی بکەن یادی محەبی بێڕیاتانە دووبارە بەخێر بێتەوە